بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين، وعلى آله وأصحابه الغر الميامين، وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. بنرانو بسراني برزو خوشويست أم كاتو همكاتي جيانتان پر لخيرو خوشيو بركت بيت. خۆشحاڵ و بەختەوەرم کەوا ئەم جارەشیان لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی تشێک بە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست شادەبمەوە. خۆشەویستان، لە ئەڵلقەکانی ڕابردوو باسمان لە پەروەردەکردنی منداڵی نمونەی دەکرد، چۆن منداڵێک وا بکەین کەوا نمونەی بێتن. کۆمەڵێک خاڵمان باس کرد، باسمان لە ئیجابی بوون کرد کەوا ئیجابی بوون منداڵی نمونەیمان بۆ دروست دەکاتن. پاشان باسی صفاتی قیادی و منداڵ بۆ ئەوەی ببێتە سەرکردە و نمونە بێتن کۆمەڵێک شتمان باس کرد. لە ئەڵلقەی ئەمڕۆماندا بە پشتیوانی خوای پەروەردیگار هەندێک ئامۆژگاری بۆ دایکان و باوکان دەربارەی ئەوەی کەوا منداڵ چۆن دەبێتە سەرکردە وەکو تەواوکاریەک بۆ ئەڵلقەی پێشووتر. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، یەکێک لە تایبەتمەندی و نیشانەکانی منداڵی سەرکردە ئەوەیە کەوا ئەو منداڵە کۆمەڵێک کارامەیی کۆمەڵایەتی تێدا بێتن. هەندێک مەهارات کارامەیی کۆمەڵایەتی ئەو منداڵە واتە کۆمەڵایەتی بێتن بۆ ئەوەی کەوا پەیوەندی بە کەسانی دەوروبەری خۆیەوە بکاتن. کەسێکی کۆمەڵایەتی دائیمەن پەیوەندی لەگەڵ دەور و بەری خۆی دەکاتن. هەروەها کارامەیەکی تری پێویستە هەبێتن، ئەوە لە تایبەتمەندیەکانی منداڵی سەرکردن. یەکێکی تر لەو تایبەتمەندیانە ئەوەیە کاتی بۆ بیرکردنەوە هەبێتن، بیرکردنەوەی خودی، یاخود کاتی بۆ خوێندنەوە هەبێتن. وەکو گوتم، کاتی بۆ بیرکردنەوە و تێفکرین و تێڕوانین هەبێتن، کاتی بۆ بڵین کاتی بۆ ئەوە هەیە کەوا ئیسراحەتێک بکاتن. ئەمانە بەڕاستی خۆشەویستان لە تایبەتمەندیەکانی کەسانی سەرکەوتوو، کەسانی نمونەیین. واتە کەسانی سەرکەوتوو، کەسانی نمونەیی کاتێکیان هەیە، چەند چرکەساتێکیان هەیە کەوا تایبەت لەگەڵ خۆیان، تەنها و تەنها لەگەڵ خۆیان خەلوە دەکەن، بە تەنها لەگەڵ خۆی دەبێتن، خۆی دوور دەکاتن لە کەسانی دیکە بۆ وەکو گوتم خوێندنەوەیە، بیرکردنەوەیە، ئیسراحەتکردنە، بۆ هەر شتێکی ترە. کاتێکی تایبەت بە خۆیان هەیە، کەواتە ئەمانە کاتێک کە لە منداڵەکەتدا هەنە بزانە ئەمانە نیشانەی وە تایبەتمەندیەکانی کەسان و منداڵی سەرکردن. بۆیە لێگەڕێ منداڵەکەت بەبێ ئەوەی کەوا ناڕەحەت ببی، بەبێ ناڕەحەتکردنی منداڵەکەت ئیزعاجی مەکە، ناڕەحەتی مەکە، بۆ ئەوەی بۆ چەند خولەکێکیش بێتن لێی گەڕێباتەنیا بێتن. چونکە خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، دەزانن گەورەترین سەرکردە، گەورەترین عوظەما کە پێغەمبەرانن عەلەیهیم الصەلاة وەسسەلام، کە سەرکردەکانی بەشەریەتن، قیادە و گەورەکانی مرۆڤایەتین. تەماشاکەن ئیبراهیم الخەلیل، ئیبراهیم عەلەیه السەلام. بەڵێ پێغەمبەر ئیبراهیم تەماشاکەن کاتێکی تایبەتی هەبوو بیری لە ئەستێرە دەکردەوە. ڕۆژانە تەماشای ئەستێرەی، شەوانە تەماشای ئەستێرەکانی دەکرد، بیری لێ دەکردنەوە. موسا عەلەیه السەلام، تەماشاکەن موسا دەچۆ چێوی توور، بەڵێ لە چێوی تووردا، لە چیای تووردا بیری دەکردەوە. پێغەمبەری خۆمان موحەممەد عەلەیه الصەلاة وەسسەلام، پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەچۆ غاری حیرا، ئەشکەوتی حیرا، لەوێ چەندین شەو دەمایەوە. بەڵێ پێغەمبەرمان عەلەیه الصەلاة وەسسەلام چەندین شەو ڕۆژ لەوێ دەمایەوە، کاتی بەسەر دەبرد و بیری دەکردەوە. بۆیە هەر لەوێشدا وحی بۆ پێغەمبەرمان عەلەیه الصەلاة وەسسەلام دێتە خوارەوە. گرنگ ئەوەیە خۆشەویستان، ئەوەی کە گرنگە لەسەر ئێوە، لەسەر دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، گرنگ ئەوەیە منداڵەکانتان تا دەکرێت دووریان خەنەوە لە یاریەکانی کۆمپیوتەر. بەڵێ نەک هەر یاریەکانی کۆمپیوتەر، بەڵکو لە پلەیستەیشن و ئەو جۆرە یاریانە دووریان کەنەوە. دەزانن ئەم جۆرە یاریانە منداڵەکان فێریان دەکا کە پشتیان بەخۆ نەبەستن،
فێری ئەوەیان دەکا وەکو عەرەب دەڵێن فێرە ئیتیکالیەتیان دەکات تەواکولیان دەکاتن کە هەمیشە پشت بەشتانی تر ببەستن فێرە ئاسانکاریان دەکات لە ژیان وا دەزانن کە ژیان زۆر زۆر ئاسانە واتە هەموو شتێک وا فێر دەبن وا دەزانن کە هەموو شتێک تەنها بە کلیکێکە ژیان ئەوەندە ئاسانە تەنها بە کلیکێک دەتوانن هەموو شتێک بکەن پلەیستیشن ئەوەیان فێر دەکا کۆمپیوتەر ئەوەیان فێر دەکا وا دەزانن ژیان ئاسانە ژیان زۆر زۆر سادە و سانایە هەروەها لەبیرمان نەچێت یاریەکانی کۆمپیوتەر یاریەکانی پلەیستیشن منداڵ فێرە توندوتیژی دەکات فێرە شکانی و ڕوخانی خودی دەکاتن بەڵێ منداڵ فێرە فەشەل دەکاتن چونکە ئەو منداڵە بۆ خۆی قارەمانێک دروست دەکات لە کۆمپیوتەر یاخود لە یاریەکانی پلەیستیشن بەتەڵێکی هەیە قارەمان و پاڵەوانێکی هەیە ئەو پاڵەوانە تەنها بەچی دروست بووە بە یەک دوگمە بەڵێ بە یەک کلیک دروست بووە جا ئەمەشیان یاخود دەکوژرێت یان فەشەل دێنێتن بۆی لە بیرمان نەچێت یاریەکانی کۆمپیوتەر زۆر مەترسیدارترن لە یاریەکانی تەلەڤیزیۆن بەڵێ چونکە منداڵ فێری توندوتیژی دەکات وەکو گوتم فێری فەشەل و شکستیان دەکاتن بەڵام لە بیرشمان نەچێت منداڵەکانمان خۆشەویستان منداڵەکانمان سوورن بەردەوام لەسەر بەکارهێنانی ئەو یاریانە چونکە ئەو یاریانە بەڕاستی وروژێنەرن بۆ منداڵان حەزی پێ دەکەن بەردەوام حەز دەکەن کە ئەو جۆرە یاریانە بکەن تۆ لێشیان مەنعکەی دووریشیان خەیەوە ئەوان سوورن لەسەری ئەی چارەسەر چییە؟ چی بکەین ئێمە لەو نێوەندەدا؟ ئەوە زیانەکانیتی منداڵیش لەو لایەوە سوورە دەیەوێ بیگ ئەو یاریە بکاتن ئێمە چ بکەین؟ چارەسەر لەو نێوەندەدا چییە؟ خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز چارەسەر ئەوەیە کە ئێمە منداڵەکانمان ناکرێتن بە یەکجاری مەحرومیان کەی لەو یاریانە بە یەکجاری قەدەغەیان کەی لەو یاریانە ئەو یاریانەیان لێ قەدەغە بکەین و لێ نەگەڕێن بکەن ناتوانین ئەوە بکەین واتە ناکرێت دایکان و باوکان بە یەکجاری ئەو یاریانەیان لێ مەنعکەن بەڵام دەکرێت لە سنوورێکی تەنگدا لێ بگەڕێین ئەو یاریانە بکەن لە کاتێکی دیاریکراودا و هەروەها چەند جۆرە یاریەکی دیاریکراو لەو یاریانە بکەن نەک بە کەیفی خۆیان بەناو بکەون و هەر یاریەکی ویستیان بیکەن نا کاتەکەی دیاریکراو کاتێکی دیاریکراو سنوورەکەی تەسکە هەروەها چەند جۆرە یاریەکی دیاریکراو بۆ منداڵەکانمان دیاری دەکەین شتێکی تر گرنگە لەسەر ئێمە لەسەر دایکان و باوکانی بەڕێز پەروەردەکارانی خۆشەویست کە گرنگە ئێمە گەشە بە هیوایەتی منداڵەکانمان بدەین گەشە بە تموح و خۆزگەکانیان بدەین هیوایەتی منداڵەکان ئارەزوەکانیان گەشەیان پێ بدەین بۆ نمونە وەکو وێنە کێشان وەکو یاریەکانی هەڵوەشاندنەوە و لێکدان ئەو جۆرە بلوکانێک کە لێک دەدرێن و هەڵدەوە شێندرێنەوە ئەتە هەر یاریەکی تەرکیبی بیتن ئەو یاریانەی کە فەک و تەرکیبی تێدا لێکدان و هەڵوەشاندنەوەی تێدایە هەروەها نادی زانستی بۆ منداڵەکانمان دەکرێتن فەراهەم بێنین دەکرێت گەشە بەوە بدەین کە منداڵەکانمان مامەڵە لەگەڵ کەسانی بەرامبەر بکەن ئێمە ئەوەش بە چ دەکرێتن کاتێک کە ئێمە هاوڕێی ساڵحمان بۆ پەیداکردبن جەوێکمان خوڵقاندبی کەشێکمان خوڵقاندبی دروستمان کردبی کە منداڵەکانمان هاوڕێ و دۆستی ساڵحمان بۆ دروست کردبن کە دۆست و هاوڕێی باش زیاتر خۆزگەکانیان ئاواتەکانیان گەشە پێدەداتن دەکرێت لەگەڵ هاوڕێکانیان مناقەشەی علمی و زانستی گفتوگۆی زانستی گەشەیان پێدەدات کاتێک کە ئێمە هاوڕێ و دۆستی چاکمان بۆ دروست کردوون منافەسە چێبەرچەی باش یعنی لە نێوانیاندا دروست دەبێت لە نێوان خۆیان و هاوڕێکانیان دروست دەبێتن دەکرێت ئێمە زیاتر ئەوە لە لای منداڵەکانمان گەشە پێ بدەین بەڕاستی بەهای ئامانجی جەماعی ئامانجی کاری بە کۆمەڵ فێریان بکەین کاری بە تیم کاری بە کۆمەڵ کە زۆر جاری دیکە تەکیدمان لێ کردوتەوە ئەمە لە لای منداڵەکانمان گەشە پێ بدەین کە بەڕاستی پێویستە ئێمە منداڵەکانمان فێر بکەین کە ئێمە هەمومان بەیەکەوە لەگەڵ هاوڕێکانت هەمومان ئامانجێک دەپێچین واتە تۆ بە تەنیا هیچ نیت
بە تەنیا ناتوانانی ئامانجەکە بپێچی، دەبێ فێریان کەیت بە هەر هەمومان بەیەکەوە بە دەستە جەمعی دەتوانین ئامانجە گەورەکە بپێچین. واتە ئێمە منداڵەکانمان دەکرێت فێریان کەین کە من ڕۆڵەکەم تۆ ئەو دەورە ئەو ڕۆڵە تەواو دەکەی، ئەوەی کە کەسێکی تر پێش تۆ ئەو ڕۆڵەی جێراوە ئەو تا ئێرەی هێناوە تۆش لێرەوە ئەو ڕۆڵە و ئەو دەورە تەواو دەکەی. بەڕاستی ئەوە بەهایەکە خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز، یعنی بە کەمی مەزانن قیمەتێکی گەورەیە، بەهایەکی گەورەیە، زۆر زۆر گرنگە، یەکێکە لەو بنەما ئەساسی و گرنگانەی کە پێویستە گەنجی قیادی گەنجی سەرکردە پێویستە ئەو بەهایی تێدا بێتن. واتە سەرکردە کاتێک دەبێتە سەرکردە دەبێ بزانیتن ئەو ڕۆڵی کە ئەو دەیجێڕیتن تەواوکاری ڕۆڵی ئەوانی ترە، ئەو بەتەنیا هیچ نییە ئەگەر بێت و کەسانی دەوروبەر لە پشتی نەبن. ئەها کە کاتێک گەنجەکانمان منداڵەکانمان ئاوە پەروەردەکردن، کاتێک دەبنە سەرکردە قیمەتی خۆیان و دەوروبەرەکەیان دەزانن، نرخی دەوروبەرەکەیان کەسانی دەوروبەریان دەزانن بە خۆیان هەموو شتێک نین، تەواوکاری ڕۆڵی ئەوانی ترە، دەزانیتن هەموو بە دەستە جەمعی بەیەکەوە دەتوانین کار بکەین، بەتیمەوە دەتوانین ئامانجە گەورەکە بپێچین، ئەگەنیا بەتەنیا با سەرکردەش بی هیچت پێ ناکرێ. لە ئێستاوە گرنگە ئێمە ئەم بەهایانە بەڕاستی ئەم قیمەتانە ئەم شتانە لە ناخی منداڵەکانماندا بچێنین. خۆشەویستان، بۆیە گرنگە بەڕاستی ئێمە لە ئێستاوە بە تایبەتی پەروەردەکاران ئەوانەی کە ئەو لایەنانەی کە مهتەمن بە کاری پەروەردەیی کە دەیانەوێتن نەوەیەک دروست ببێتن، نەوەیەکی بە تایبەتی وەکو گوتم صفاتی قیادە و قیادەی تێدابێتن، سەرکردە بێتن، پێویستە چەند لیژنەیەک دروست بکرێ، هەندێک لیژنە هەبێتن بۆ دروستکردن و گەشەپێدانی گەنجی سەرکردە، ئەوەش کە پێویستە دەرفەتیان پێ بدرێتن بۆ ئەوەی ئەو گەنجانە ئەو منداڵانە منداڵ و گەنج و نەوەی سەرکردەی دواڕۆژ ئەوانەی کە خاوەن ذەکا و واتە خاوەن زیرەکیەکی ویجدانین، هەمانە ویجدان یعنی زیرەکی ویجدانی، ذەکای ویجدانی، یاخود بنیەی دەرونیان، بنیاتی دەرونیان، بنیاتێکی تەندروستە، بنیاتێکی کەسێکی داهێنەرە، کەسێکە دەکرێت بکرێتە سەرکردە، پێویستە بەڕاستی لیژنەیەک هەبێتن گرنگی بەو جۆرە منداڵانە بداتن، منداڵی نمونەیی بن بۆ ئەوەی ببنە سەرکردەی دواڕۆژ. بەڵام دەربارەی قۆناغی هەڵبژاردننی منداڵ بۆ ئەوەی کە ئێمە منداڵ تەخەسوس و پسپۆڕیەکەی بۆ دیاری بکەین، بۆ ئەوەی ئایندەی واتە کاری ئایندەی بۆ دیاری بکەین مستەقبەلی، ئەوە بەڕاستی خۆشەویستان تەنها لە ڕێی ئەوە دەبێتن کاتێک کە ئێمە ئەو کارامەیانە لە لای منداڵەکانمان گەشە پێدان، طموح و خۆزگە و هیوا و ئاواتەکانمان گەشە پێدان، پاش تەمەنی 14 و 15 ساڵی دەکرێت لەوێوە پسپۆڕیەکە دیاری بکرێ، دەکرێت لەوێوە ئێمە هاوکاریان بینکەوە پسپۆڕی خۆیان دیاری بکەن ئەوەی کە لەگەڵ کەسایەتیان گونجاوە. واتە گرنگە پسپۆڕیەکە لەگەڵ کەسایەتی گونجاوبی. بۆ نمونە کەسێکی کۆمەڵایەتی، منداڵێک کە زۆر کۆمەڵایەتیە، کە زۆر تێکەڵە، کە زۆر پەیوەندیەکانی گەرم و گوڕن لەگەڵ دەوروبەرەکەیدا زۆر تێکەڵە، ناکرێتن ئێمە پیشەیەکی پێ بسپێرین یاخود وای لێ بکەین کەوا پیشەیەکی پێ بدەین کە ئەو پیشەیەک بیتن کەسی وەکو دەڵێن ینی تێکەڵ نەبێتن لەگەڵ خەڵک، پیشەکە وا بیتن وا بخوازی کە کەسەکە بە تەنیا بیتن. بۆ نمونە پیشەیەکی پێ بدەین پیشەی دروستکردنی بەرنامەکانی کۆمپیوتەر، ئەو پێویستی بەوەیە کە کەسێک بیتن دوور بیتن لە ژاوەژا و تێکەڵی و کەسانی دەوروبەر و ئەو کارە پێویستی بە کەسێکی تەنیایی هەیە. واتە کاتێک کە ئێمە کارێکی تەنیایی و دوورە پەرێزی و ئەوانێ بە منداڵێک دەستپێرین کە کۆمەڵایەتیە، بەڕاستی لەگەڵ کەسایەتی گونجاو نییە، بۆیە دەبێت کارەکە وا بێتن لەگەڵ کەسایەتی ئەو گونجاو بێتن. لێرەدا خۆشەویستان خاڵێکی تری گرنگ هەیە بەڕاستی کە زۆرێک لە دایکان و باوکان لە خزم و کەسەکانی منداڵ لێرەدا بە هەڵە دەچن، زۆر جاران پێیان وایە ئەو منداڵی کە ذەکایی کە زیرەکی
زۆر بەرزە، وا دەزانن دایکان و باوکان زۆر جاران وا دەزان ئەو منداڵەی کە بۆ نمونە منداڵێکیان هەیە، منداڵەکە زیرەکی و تێگەیشتنی زۆر بەرزە، وا دەزانن کە دەبێ ئەو منداڵە مادام زۆر زیرەکە نمرەکانی قوتابخانەشی زۆر بەرز بن. ئەمە بیرێکی هەڵەیە. شەرت نییە هەر منداڵێک لە ڕووی عەقڵ و لە ڕووی ذەکای عەقڵیەوە زیرەکیەوە کاتێک کە زۆر زیرەکە شەرت نییە لە قوتابخانەشدا نمرەکانی زۆر بەرز بن. ڕاستە خۆشەویستان، پەیوەندیەک هەیە لە نێوان زیرەکی عەقڵی و لە نێوان ئەنجامی خوێندندا واتە تەحسیلی دیراسیدا، بەڵام لە بیرمان نەچێتن بە هەردووچیان کەسێکی سەرکەوتوو دروست ناکەن. بۆیە ئەوەی کە قائید دروست دەکاتن، ئەوەی کە زەعیم و سەرکردە دروست دەکاتن، بریتێ لە زیرەکی ویجدانی، لە ذەکای عاتیفی کە بە عەرەبی پێی دەڵێن، ئەوەشیان لەگەڵ بیری ئیسلامیدا یعنی تێک دەکاتەوە، لەگەڵ تێگەیشتنی ئیسلامدا تێک دەکاتەوە. تەماشاکەن قورئانی پیرۆز چ دەفەرمێتن؟ قورآن دەفەرمێ إنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. دەفەرمێ ئەوان چاوەکانیان کۆرە نەبووین، بەڵکو ئەو چاوی دڵیان کۆرە بووە، ئەو دڵی کە لە سینجیاندایە. لە فەرمودەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام هاتووە ألا إن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله. لە جسمی ئینساندا پارچە گۆشتێک هەیە، ئەگەر ئەو چابوو هەموو ئەندامەکانی تر چاک دەبن. ئەمە پێی دەڵێن الذەکاء العاطفی، زیرەکی ویجدانی، واتە زیرەکی ویجدان، هەست و سۆز، ئەوەیان بەڕاستی بەهێزترە لە ذەکای عەقڵی. خۆشەویستان، زۆرێک لە عەبقەریەکان، کەسانی عەبقەری، مرۆڤایەتی، زۆرێک لەوانە دەبینی کۆسپ و تەگەریان هەبوو لە ڕێی خوێندندا. بەڵێ تەماشای ئەنیشتاین کەن، تەماشای ئەدیسۆن کەن، تەماشای ئەفەنشی کەن، یاخود دافنشی، بەڵێ ئەدیسۆن، هەروەها ڕۆزفێلد، ئەوانە لە قوتابخانە دەرکران، لە قوتابخانەوە دەرنران، نەک هەر ئەوە، بەڵکو پێیان دەگوترا ئێوە گەمژەن، بە گەمژە ناویان دەبرا، لە قوتابخانەوە دەرنران، لە ڕووی عەقڵیەوە زیرەک نەبوون، بەڵام ئەوانە بەڕاستی زیرەک بوون، ئەوانە عەبقەری بوون، نەک هەر ئەوە، بەڵکو دەرەجەی زیرەکیەکەیان لە 140 تێپەڕی بوو. بەڵام تەماشا دەکەی کەواتە ئەوەی کە سەرکردە دروست دەکاتن زیرەکی ویجدانیە، نەک تەنها زیرەکی عەقڵی. وەکو گوتم شەرتیش نییە لێرە با بە هەڵە نەچین، شەرت نییە ئەو منداڵی کە نمرەکانی کەمن ئەوە یاخود ئەوەی کە زۆر زیرەکە لە ڕووی ذەکائی ویجدانیەوە دەبێت بۆ نمونە نمرەکانیشی بەرز بن، ئەوە شەرت نییە. و ئەوەشیان بەڕاستی وەکو گوتم مرۆڤێکی سەرکەوتوو دروست ناکات. ئەوەی کە قیادە دروست دەکات بریتە لە ذەکای عاتیفی وەکو بە عەرەبی پێی دەڵێن. خۆشەویستان، لێرەدا ناچارم ماڵ ئاوەیتان لێ بکەم چونکە کات زیاتر دەرفەتمان پێنادا. تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی تر لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتتا شادەمەوە. کۆمەڵێک ئامۆژگاری ترمان ماوە، کۆمەڵێک هەڵەی تر کە دایکان و باوکان دەربارەی منداڵەکان دەیکەن، منداڵی بە تایبەتی سەرکردە، لەوێ زیاتر درێژەی پێدەدەین و تاوکات لای ئێوەمان خۆش. خواتان لەگەڵ، ماڵتان ئاوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.